وەک ڕەفتاری هەمیشەییان ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی لە پاش شکستەکانی وێرانەیەکی پڕ لە بۆمبی چێنرا و جێدەهێڵێت. دوابەدوای تێکشکاندنەکەی لە شارۆچکەی گەیارە، دەوڵەتی ئیسلامی تێرۆریست زیانی گەورەی داوە و ئاگری بەرداوەتە بیرەنەوتیەکانی ئەم شارۆچکەیە بە مەبەستی خۆپاراستن لە یەخشە ئاسمانیەکانی هاوپەیمانان. بەڵام نوێنەرێکی سونە ئاینزاکانی عێراق کە سەردانی گەیارە دەکات دەڵێت پێی وان نییە زیانەکان لەم ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەی گەیارەدا زۆر بوو بن. لا أنا سعيد وراضي كل الرضا. بەڕاستی زۆر خۆشحاڵم بەم ئۆپەراسیۆنە سەرکرداتی ئۆپەراسیۆنەکانی نینەوە لە هەردوو بەرەی باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ و هەروەها گەیارەش، چونکە ژمارەی زیانە گیانیەکانی خەڵکی سیڤڵ زۆر کەمن و تەنها 4 شەهید و 5 یان 6 بریندارمان هەن. بەڕاستیش ڕێژەی وێرانکردنی شارەکە زۆر کەمە بە بەراورد لەگەڵ گەورەی ئەم شارۆچکێ و خەڵکیش ئێرەیان جێنەهێشت. لە ناو شارۆچکەکەشدا سەدان خەڵکی سیڤیل ڕژابوونە ناو شەقامی سەرەکی گەیارە لە کاتێکدا کاروانی هێزە ئاسایشەکانی عێراق دەچوونە ناو شارۆچکەکە. دانیشتوانی شارەکەش پاش ئەزمموی ژێردەستەییان لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا دەڵێن بەڵێ تێرۆریستان ئاینیان نییە و ناشیناسن. والله داعش ما يمثل الدين. داعش هەرگیز نوێنەرایەتی ئاین ناکات، نوێنەری هیچ شتێک نییە. ئەوە تا ڕایان کرد، خەڵکیان کوشت، ژیانی خەڵکیان وێران کرد. نزا بۆ پەروەردگار دەکەین کە ئەمە هەر هەورێکی ڕەش بوو بێت و ڕۆیی بە پشتیوانی خوددا وەک پێشتر چۆن بووین ئاوەها دەزە ناودەست دەبین. ئەوە تا هێزە ئاسایشیەکان لێرەن بۆ پاراستنی خەڵکی بەدەسەڵات و بەڕاستی لە مەینەتیدا بووین. شارۆچکەی گەیارە بە شوێنێکی استراتیژی دادەنرێت و یەکەم شارۆچکەی سەرەکیشە لەدەست دەوڵەتی ئیسلامی بسەندرێتەوە لە پارێزگای نینەوە. ئازادکردنی گەیارە یەکێک بۆ لەو ژمارە ئۆپەراسیۆنانەی هێزە سەربازیەکانی عێراق بە مەبەستی دابڕانی شاری مووسڵ. هیوادارین هێزە ئاسایشەکان بگەنە مووسڵ و هیواداریشن ڕزگاری بکەن، چونکە باوەڕ ناکەی خەڵکی مووسڵ چەند مەینەتیدارن. من خەڵکی مووسڵم و کەس و کارەکەم هێشتا لەوێن و خۆم لێرە لە گەیارەم. سوپاس بۆ خوددا ڕزگار کرا، بەڵام خەڵک لە مووسڵ زەلیل و ڕسوا بوون. لەگەڵەوەشدا کە شەڕ لێرە و لەوێی ناوچەکانی دەوروبەری گەیارە هەن، بەڵام لەشکری عێراق جەخت دەکاتەوە لەوەی سەنگیەکی زۆر دەخرێتە سەر دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەییەکان بۆ دانیشتوانی شارۆچکەکە. وەک دەبینین شارۆچکەی گەیارە ڕزگار کرا و پارێزراویشە. هەوڵ ئەدەین کاراسانی بکەین بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان بۆ دانیشتوان و هەروەها داوای یارمەتی لە خەڵکیش دەکەین. بە پشتیوانی خوددا لەگەڵ بڕێک پش و درێژی لە چەند ڕۆژی داهاتوودا ژیان دەگەڕێتەوە بۆ گەیارە. لەشکری عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان پێکرا لە ئامادەباشیدان بۆ ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ، هەرچەندە هێشتاش ناکۆچی زۆرن لەسەر چۆنێتی بەشداریکردنی هێزی پێشمەرگە لە شەڕی مووسڵدا، هەروەهاش لەسەر ئەگەر و نەگەری بەشداری هێزی حەشدی شەعبی. بەڵام پرسیاریش هەن سەبارەت بەوەی ئایا ئەمجارەش تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هاوشێوەی شاری جەرابلوس کە لەشکری تورکیا چووە ناوی شاری مووسڵ بەبێ شەڕێکی ئەوتۆ جێدەهێڵن؟